هاوسەرۆکی کەجەدا لەیلا گوڤەن ڕاگەیان ئەگەر ئاکەپا هەنگاوی جدی نەنێت بۆ چارەسەری تاقینەوەی جەماوەری ڕوودەدات. لە میانی چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ئاژانسی دەنگوباسی فرات هاوسەرۆکی کۆنگرەی جڤاکی دیموکراتیک کەجەدا لەیلا گوڤەن تشکی خستە سەر ئەو ڕەوشەی بەسەر ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلاندا سەپێنراوە و ڕایگەیاند ئازادی بەڕێز ئۆجەلان گەرنتی ئاشتی دەکات لە تورکیا و ڕۆژهەڵاتی ناوین بۆیە دەبێ ئازاد بکرێ و لەگەڵ گەلانی کوردستان سەرپەرشتی قۆناغی ئاشتی بکە. وتیشی بەڵام دەسەڵاتدارەتی ئاکەپە دەست بەسەر شارەدانەکانی باکووردا دەگرن و هێرش دەکەنە سەر مەدیای ئازاد بەوەش دەیسەلمێنن کە دەوڵەت بە هیچ شێوەیەک نیازی بە پرۆسەی ئاشتی نییە. دەربارەی دەرەنجامەکانی سیاسی ئاکەپەش لەیلا گوڤەن ڕایگەاند سیاستەکانی ئاکەپە وڵات بەرەو تاریکی و تالوکە دەبن. لە ئێستاشدا کۆمەڵگە لەژێر فشاری سەخت و هەڵمەتی بێدەنگکردندایە دەرەنجامیەوەش تەقینەوەی جەماوەری بەدوادادێ. لەیلا گوڤەن بەهاری عەرەبی و بیری دەسەڵاتدارەتی ئاکەپە خستەوە و ڕایگەاند لە وڵاتانی عەرەبی بە دەنگێکی بچووک تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگە داکەوتنە کۆڵانەکان و تەقینەوەی جەماوەری ڕوویدا. ئەگەر دەسەڵاتدارەتی ئاکەپە دەست بە جێکۆتایی بەڕۆژی ناسایی نەهێنێ و هەنگاوی جدی بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆی ئاشتی نەدات ئەوا تەقینەوەی جەماوەری شکستیان پێدەێنێ و عەرشی دەسەڵاتیان لەناو دەبا. لە کۆتاییشدا گوڤەن ڕایگەاند گەلی کورد سیاستەکانی ئاکەپە قبوڵ ناکات و دژ بەو سیاسەتانە بەرخۆدان دەکات.